چۆن لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆز سیستەمی خەو خواردنمان ڕێکخینەوە؟ بەڵێ یەکێک لە پرسیارە گرنگەکان بەڕاستی مامۆستا هەموو شتێک لە توانای جستەی ئینسانایە، لە توانای مشکی ئینسانایە کە خۆی بگونجێنێ لەگەڵیا هەروەکو چۆن لە پێش ڕەمەزان دێتە ناو ڕەمەزان و لە ڕەمەزانە خۆی گونجێ. بەڵێ بەڵام حکمەتەکە لەوەیە کە دەردی براهولێرەکانمان ئەڵێ سەبر بە تدریج، هەموو شتێک بە تدریج بەوە دەست پێ ئەکات کە من کاتی خەوم کاتی خواردنم ئەگەڕێنمەوە بۆ پێش ڕەمەزان، بەڵام ڕۆژانە نیو سەعات دوای ئەخەم پێشی ئەخەم سەعاتێک تا یەمەوە سەر تایم تێگەی ئەو سێ ڕۆژەی ئەوەی کە خواگیان دایناوە لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزەوە، ئەو سێ ڕۆژە بۆ ئەوەیە تەبیعی بیتەوە، بۆ ئەوەی بچیتەوە بارودۆخی ئاسایی خۆی قۆناغ ئاسایی بیتەوە، قۆناغ بە قۆناغ ئاسایی بیتەوە، بتانی وەکو چۆن پێش ڕەمەزان خۆتت ڕاهێنا بەرەبەرە لەو مەودایە خۆ ڕابێنیتەوە بەوەی ئەمە بارودۆخێکی تازەیە و چۆن خۆتی لەگەڵا بگونجێنیتەوە.